سەماکردن لە کەشوهەوایەکی وڵاتی لیتوانیا خاڵیە لە ڤایرۆس. 400 میزیکژەن و هونەرمەند ژیان لە وڵاتە جوانترەکەن کە ترسێک چێنراوە لە مەترسی ڤایرۆسێک. گۆڕەپانی سەرتاسەری ئەو وڵاتە لیتوانیا ڕۆژانە پڕ دەکەن لە ئاواز. بۆ هونەرمەند و میزیکژەن و کاری هونەری ڕۆژی هەڵوێستەی مرۆڤ دۆستانەیە. ئیدی چۆن چەپڵە باران ناکرێن. یەحیا بەرزنجی، دەنگی ئەمریکا.